ڕۆژ بە ڕۆژ هەواڵی مردنی زیاتری کۆچبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی هەندەران بڵاو دەبێتەوە و تەرمی زیاتر دەگەڕێتەوە هەرێم. دوای هەفتەیەک لە گیان لەدەستدانی گەنجێکی تەمەن 20 ساڵی هەرێمی کوردستان لە یۆنان بە ناوی هۆگر حەمید لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە تەرمەکەی گەڕێنرایەوە هەرێم و لە مەراسیمێکدا لە گۆڕستانی گەورەی قەزای دەربەندی خان ئەسپەردەی خاکرا. سەرەڕای ناسۆری و خەمی لە دەستدانی کوڕەکەیان، بەڵام هەماهەنگی نەکردنی دام و دەستگاکانی حکومەتی هەرێم بۆ گەڕانەوەی تەرمی کۆچکرد و هێندەی دیکە خانەوادەی هۆگری نیگەران کرد. تقریبا 3 مانگ لەمە پێش تووشی ئەو ڕووداوە بوو، تەوان بە قاچاقی ڕۆیشت و لە تورکیاوە بۆ وێنان، ئیتر کە ڕۆیشتە ناو وێنان و بۆ خۆی تووشی ئەو حادیسە بوو. تقریبا ئەزانم 4 تا 5 نەفەر بوون، ئیتر کە تووشی ئەو ڕووداوە بوون و ڕووداوێکی دڵتەزێن بوو بەڕاستی. نزیکەی 3 مانگی ڕێکە ئەو کوڕە ئاوەها بێدەم و جوان بوو. ئەوەی تر بۆ 3-4 ڕۆژ لەمە پێشەوە بوو گیانی سپارت. ئێسەیش ئەوە هاوردمانەوەتەوە بۆ ئێرە و لە ئەم گۆڕستانیەکانی ساردی دەرمەنیخانە ناشتومانە و هۆگر نمونەی دەیان گەنجەکە بەهۆی بێهیوایی لە ئایندەی خۆی لە نیشتیمانەکەیدا بە ناچاری دەستی لە خوێندن هەڵگرت و لە بەهاری تەمەنیدا ڕێگای هات و نەهاتی هەندەرانی گرتە بەر. ئەوەی ڕاستی بێ ئەمە زۆر محاولەمان کرد لە ڕێگەی حیزبەوە بۆمان بێنەوە هەر حیزبێک بێ هەر ڕێ خراوێک بێ هەر خێرخوازێک بێ یارمەتی مامە، بەڵام هیچ کەسێک نەبوو. ئیتر ئەوە بوو لەسەر ئەرکی خۆمان هەوڵماندا و لەسەر ئەرکی خۆمان هاوردمانەوە تەمان تۆزێک قورس بوو ڕاستی، چکە ئێمە لەوێ نەبووین، بەڵام وەکویتر لە ڕێگەی ئەوەی لەسەر ئیمکانێتی خۆمان هەیە نامانەوە. چیرۆکی مەرگی هۆگر لە یۆنان لەوەوە دەستی پێکرد کە هێزی ئەمنی ویستویانە دەستگیریان بکەن، بەڵام لە کاتی هەڵهاتن بە ئۆتۆمبیل لەدەست ئەو هێزە تووشی ڕووداوێکی سەختی هاتوچۆ هاتووە. دوای 3 مانگیش لە بێهۆشی بەهۆی ڕووداوەکەوە ڕۆژی 14 ئەم مانگە لە نەخۆشخانەیەکی یۆنان کۆچی دوایی کردووە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.